خوشحالم امروز اما دوام کارگی پیش‌سازیه که سردانی دکیم ایرج بود درست کردنی سرنجه که اما شتیکی گرنگه لروی تندرستیه و بو گرمتیدانی کردی پیش‌سازی بتایبتی کردی تندرستی که کاری که هاو بشه و گرمتیداری او به کردستان کمتر پیوستی به هاورده کردنی موادکان به لدروا و زوربی او موادانه هول دادن لموضوع هلا کردستان درست بکره بو برای پیش بردنی کردی پیش‌سازی باشتر کردنی کردی تندرستی زیادتر کردنی هلی کار ولا انجام دا باشتر کردنی جیان و خوشگذرانی خلق کردستان و پیشخستنی کردی آبوری در هرمی کردستان بگمان تاکو خلقی خوما بتوانه لم جوره کارگانه کار کرد هم دهات و درآمدیان باشتر دبی هم دتوانن سود لازمون و پسپوری بتایبتی ام جوره کارانه ور بگرن و توانای زانستیان ل شوێنە جیاوازەکاندا بەرفراوان بکەن. من دەست خۆشی لە کۆمپانیای جێبەجێ کار دەکەم بۆ ئەم کارە گرنگەی کە ئەنجامیان داوە هیوادارم هەر سەرکەوتوو بن هونەیان زۆرتر بێت و هیوادارم هەموو وەبەرهێنەرێک هەر کەسێک کە توانای ئەوەی هەیە بتوانێت لە کوردستان وەبەرهێنان بکە بۆ پێشخستنی کردی پیشەسازی دڵنیا بن کە حکوومەت یارمەتیدەریان دەبێت و پاڵپشتیان دەبین چ لە ئاسانکاری بۆ دامەزراندنی وەبەرهێنانەکانیان هی دامەزراندنی کارگەکانی کە دەیانەوێت کاری تێدا بکەن چ لە حیمایەکردنی بەرهەمەکانیان و هەروەها لە دۆزینەوەی ڕێگەش بۆ هەناردەکردنی بەرهەمەکان تا کوێمە بتوانین بەڵانسێکی باشتر لە ڕووی بازرگانیەوە بەینی یاریمی کوردستان و وڵاتانی ترەوە دروستکەین. جارێکی تر دەستخۆشتان لە دەکەم هەر سەرکەوتوو بن.